بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ئاماری مادە هۆشبەرەکان دەکەین لە هەرێمی کوردستان بە پێی و بەداچوونەی ئێمە کردومانە لە ماوەی 7 ساڵ و نیوی ڕابردوودا زیاتر لە 15,000 کەس لەسەر بەکارهێنان و بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستگیر کراون و بۆ تەمەترسیەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ سەرتەک لە 6 مانگی یەکەمی 2024ەوە دەست پێ بکەین ئەوانەی کە بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون ژمارەکان 1332 کەسە لە سلێمانی و هەڵابجا 585 کەسە لە هەولێر و دۆک 737 کەسە لە 6 مانگی یەکەمی ئەمساڵ 2024 لە ساڵی ڕابردوو 2023 3553 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستگیر کراون. بینە سەر ئاماری دەستگیر کراوان لە 2017 دەمی ڕێژەکە زۆر کەمە بەس ئێستا ڕێژەکە زۆر بەرز بۆتەوە لە 2017 بەم شێوە بوو هەولێر و دۆک 569 کەس دەستگیر کراون سلێمانی 310 کۆی گشتی 879 کەس لە 2018 941 کەس لە هەولێر و دۆک 240 لە سلێمانی و هەڵابجا کۆی گشتی 1180 کەس دەستگیر کراون بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر 2019 1912 لە هەولێر و دۆک 284 لە سلێمانی و هەڵابجا کۆی گشتی 1996 کەس لە 2020 1113 کەس لە هەولێر و دۆک لە سلێمانی 262 کەس سلێمانی هەڵابجا کۆی گشتی 1375 کەس دەستگیر کراون لە 2021 1943 کەس لە هەولێر و دۆک دەستگیر کراون لە سلێمانی و هەڵابجا 607 لە کۆی گشتی 2613 لە 2022 لە هەولێر و دۆک 2103 کەسە لە سلێمانی و هەڵابجا 408 کەسە کۆی گشتی 2511 کەس لە 2023 لە هەولێر و دۆک 2562 کەس لە سلێمانی و هەڵابجا 991 کەس کۆی گشتی 3553 کەس دەستگیر کراون لە 6 مانگی یەکەمی 2024 هەولێر و دۆک 737 کەس سلێمانی و هەڵابجا 585 کەس کۆی گشتی 1332 کەس دەستگیر کراون ئەو ئاماری دەستگیر کراوان بوو لە سەر بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە 2017 تاوەکو مانگی 6 2024 بەڵێ بینە سەر ئاماری دەستگیر کراوان لە 2017 تاوەکو بە کۆی گشتی تاوەکو مانگی 6 مانگی یەکەمی 2024 15440 کەس لەسەر بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکرد بە مادەی هۆشبەر دەستگیر کراون. ئاماری سزادراوان بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی هەرێم ئەوەی کە ئێستا لە ناو زیندانەکان ماون دیارە پێشتریش کۆمەڵە خەڵک سزادراون بەڵام ماوەکەیان تاو کردووە ئێستا 1386 کەس لەسەر مادەی هۆشبەر بە بەکارهێنان و بازرگان لە زیندانەکانی هەرێمدان لە کۆی 5473 کەس. بەڵێ بینە سەر ڕێڕەوەکانی گواستنەوەی مادەی هۆشبەر دیارەوە راپۆرتێکی نەتەوەیەگرتووەکانە وەکو لە نەخشەکە دیارە چەند ڕێڕەوێکەیە بۆ نمونە لە بەتایبەت لە ئێرانەوە لە وڵاتی ئێرانەوە کە ڕێڕەوی یەکەمیان دێت بۆ هەرێمی کوردستان بەشێکی دەڕوات بۆ عێراق بەشێکی دەڕوات بۆ تورکیا وڵاتانی تر کە لە ئێرانەوە دیارە ئێران و ئەفغانستان ناوچەیەکی زێڕینن بۆ مادە هۆشبەرەکان و ڕێڕەوێکی تر هەر لە ئێرانەوەی بە هەمان شێوە بەشێکی دێتە عێراق بەشێکی دەچێت بۆ کوێیت بەشێکی دەچێت بۆ سعودیە هەروە ڕێڕەوێکی تریشەیە لە سووریاوە دێت بۆ هەرێمی کوردستان دەچێت بۆ بەغداد بۆ باشووری عێراق بەم شێوەیە واتە لە ئەوەی کە دێت بۆ هەرێمی کوردستان بەشێکی لە سووریاوە بەشێکی لە ئێرانەوە و پێشتریش لێرە هەوڵدرا کە لە ماوەی ڕابردوو کارگەیەکی مادەی هۆشبەر لە سنووری گەرمیان دەستی بەسەرداگیرە و ئێستا هەرێمی کوردستان و عێراق و ڕێڕەوێک بەکاردێنرێت بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان. بەڵێ بینە سەر دەستبەرکردنی مادە هۆشبەرەکان دیارەوە 2019 تاوەکو 2023 ئاماری دەست بە سەرراگرتنە کە دەیبینین زۆرترین دەست بە سەرراگرتن لە هەولێر بووە و لە سلێمانی هەیە لە پێنجوێن هەیە لە سۆران لە ناوچەکانی دیکە ئەو ئەمە ئاماری نەتەوە یەکگرتووەکانە. بینە سەر هۆکارەکانی توشبوون بە مادەی هۆشبەر ئەو هۆکارانەی کەوا دەکەن هۆکاری ئابووری کە بێکاریە هەژاریە و هۆکاری کۆمەڵاتی لێکترازانی خێزانە توندوتیژی و ئاژاوی ناو خێزان
بامان شێوە لاوازی پەروەردەی خێزانی بێت پرۆگرامەکانی خوێندن بێت هەڵکەوتەی جوگرافیای هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێ کەمە ژوای کردووە و کارێک بێت کۆنتترۆلەکردنی سنوورەکان کە بە پێندەی راپۆرت لە دەواازە نافەرمیەکان مادەی هۆشبەر لێەوە دێتە هەرێمی کوردستان ڕێگەکانی توشبن مەمادەی هۆشبەر چەند ڕێگایەکەیە لەوانە هاوڕێ خراپ لە ڕێگەی هاوڕێ خراپەوە یانە شەوانەکان کە پێشتر لە باغداد یانە شەوانەکان بۆی مەترسی مادە هۆشبەرەکان بڕیاری داخستنیان بۆ دەرچوو باندەکانی بازرگانیکردن بە ئافرەتانەوە و هەتا ڕاگەیاندەکان زۆرجار لە فیلم و دراماکان مادەی هۆشبەر وانیشان دەدرێت کە ئارامی بە مرۆڤ دەبەخشێ زۆرجار ئەوە شۆکارێک دەبێت باڵای زۆرەکانی مادەی هۆشبەر زۆرن بەڵام ئەوەی کە زۆرترین باول ئێستا لە هەرێمی کوردستانە ئەم مادانن کریستاڵە حەشیش جامایکا تریاک هێرۆین ماریگوانە و حەبی هۆشبەر و چەندان مادەی دیکە دەیارە کریستاڵ لە هەمویان خەتەرترە بەڵێ بینە سەر زیانەکانی مادەی هۆشبەر لە ڕووی ئاسایشەوە دەکە کە کوشتن زیاد بێ هەروە بۆ نمونە ڕوبەڕووبوونەوەی باندەکانی مادەی هۆشبەر هەیە لەگەڵ ئاسایش و لەگەڵ هێز زامینیەکان و زیادبوونی تاوان لە ڕووی تەندروستیەوە وا دەکات دەستەی مرۆڤ دابڕوخێ تووشی لانی دەرونی کە بامان شێوە کۆندامی دەماری بە ئامانج دەگرێت و ژەهراوی دەکات و لەلایانی کۆمەڵاتیەوە لێکترازانی خێزان دروست دەکات تاوان دروست دەکات لەلایانی ئابووری و پارەیەکی زۆر لە دەستکەوتنی مادە هۆشبەرەکان خرج دەکرێت کە ئەمە هەموو زیانەکانی مادەی هۆشبەرن دیارە لە ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان دەرکراوە و کۆمەڵێک سزای داناوە لەوانە زیندانی ئەوەی کە بازرگانی پێوە دەکات زیندانی هەتاهەتایی هەیە و زیندانیکردنی کاتی و پێبژارنێک هەیە لە 30 میلیۆن دینار کەمتر نەبێت و لە 90 میلیۆن دینار زیاتر نەبێت و ئەوەی کە بەکارێنەرە بەندکردن هەیە لە 1 ساڵ کەمتر نەبێت و لە 3 ساڵ زیاتر نەبێت و پێبژارنێک لە 5 میلیۆن دینار کەمتر نەبێت و لە 10 میلیۆن دیناریش زیاتر نەبێت ئەوەی کە بینیتان ئامار و مەترسی مادە هۆشبەرەکان لەسەر هەرێمی کوردستان کە ئێستا بنێتە مەترسێکی گەورە و هەرێم و عێراق و ڕێڕەوێک بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان بەکاردەهێنرێن